شەوانی بازاڕەکانی شاری کەرکووکە هاوڵاتیان پەیتا پەیتا بە جۆش و خرۆشەوە بۆ کڕینی پێداویستەکانی جەژن دێنە بازاڕ و شتومەک دەکڕن چەرەزات و چوکلێت بۆ میوان و جلوبەرگی نوێژ بۆ مناڵەکانیان. وڵای دڵیان خۆش بێ بەس بەنسبەت بازاڕ و بازار بەرزە شت گرانە خەڵک زۆری ناتوانێت شت بکڕێ سەرەز بکڕێ و لقم بکڕێ و چکلێت شتی وا بکڕێ مەگە بەس دەوڵەمەندەکان بیکڕن و فەقیر ناتوانێت. وەڵی لە چاو ساڵانی پێشووترەوە هەستەکەین سارد و سڕێکی پێوە دیارە خەڵکی وەکولی لە وەزعەکە ترسێ لە داهاتی خۆیانە ترسێنەوە کولی ئەم وەزاش تەواو نییە لەبارەی تۆزە تشتیش گران بوو خەڵک جاران مەسەڵەن تشتێک زۆرتری بکڕای ئێستا نیوەی ئەواکڕێ کارچیە لەگەڵ ئەرەوە شادێنە بازار بەس جاران مەسەڵەن سێ چوار کیلۆیەکڕی سا کیلۆ نیوەکەکڕێ کیلۆیەکەکڕێ جاران یانت بۆ نمونەی ساڵن گرانی دۆلار بەڵام فەرموو هەموو ساڵێ وا بووە دوم شت کە ئەڵەن شتمەکان گران بووە من شتەکان من ئێرانیە پەیوەندی بە دۆلارەوە نییە تمەنە تمە ڕۆژ بە ڕۆژ هەرزانە بێ ینی نرخێکی وای نییە وسە بڵێ ئۆکرانی بەڵێ گرانە بڵێ ڕووسی بەڵێ گرانە کە ئەڵێن شەڕ و جەنگی لێ بووە بەڵام هەنێ شت هەیە ناوخۆی خۆمانە گرانیان کردووە. گرانی کاڵاکان لە بازاڕەکان بەهۆی بەرزبوونەوەی نرخی دۆلار نابوونەتە ڕێگر لە بەردەم بازاڕیکردنی هاوڵاتیان بۆ پێشوازی لە جەژنی ڕەمەزان و دەربڕینی دڵخۆشی و شادی. وڵی خەڵک هەرچەند لەم ڕادەیە ئەشیاگران بۆ بازار بەرزە دۆلار بەرزە بەڵام هەرچەندە خەڵک هەردێت جۆشفرۆشیەوە بۆی دڵخۆش بێت هەر بازاری خۆیەکە بێژن ڕەمەزان ئینشاڵڵا هەرچەندە تۆزێکش بازار گرانیە و ئەشیا گران بۆ دۆلار بەرزە بەڵام هەر خەڵک بای خۆی هەردێت مەسەن بۆ دڵخۆشی ئایلەکەی و خانەوەداکەی لێ بازاری خۆیەکە و جژنە بەڕێخەر ئینشاڵڵا بەراورد بۆی کەوە ینی ساڵێ زیاترە نرخی دۆلار بەرزەوە بوو شتومەک کە وەکو خۆم چەرەزات فرۆشێک شیرینی فرۆشێک زۆر بەرزەوە بۆ لە چاو ساڵانتر بەڵام خەڵک ئەو مەراسیمە هەر بەرز ڕاگرن هەر ئەو نەریتە و ئەو عادەت و تەقالیدیکەوە هەمانە وەک خۆی ئەیانەوێت جێبەجێ بکەن و لەگەڵ هاتنی جەژندا هاوڵاتیان بۆ دەربڕینی دڵخۆشی و بەرز ڕاگرتنی نەریتە ئیسلامیەکان بە جۆش و خرۆشەوە پێشوازی دەکەن و دڵخۆشی خۆیان دەردەبڕن. هاوڵاتیان دەیانەوێت لە جەژندا جەخت لەسەر پتەوکردنی تەبایی و برایەتی نێوان پێکاتەکان بکەنەوە. چیانوری کەناڵی پەیام کەرکووک.